کێشەی زەویوزار و پاوان یەکێکە لەو گرفتانەی لە هەرێمی کوردستان زۆرترین شەڕ و ئاژاوەی لەسەر دروست بووە تاوەکو گەیشتۆتە ئاستی بەکارهێنانی چەک و قوربانی لێکەوتۆتەوە لە دوێنێوە شەڕ لە نێوان عەشیرەتی بەرەکەییەکان و هاوڵاتیانی گوندەکانی دۆڵی سەکران لەسەر لە وەرگای ئاژەڵەکانیان دروست بووە. بەرەکەییەکان کاری ئاژەڵداری دەکەن و دەڵێن ئێمە ماوەیەکی دوور و درێژە لێرەین و پاوانەکە بەهی خۆیان دەزانن. هەرچی دانیشتوانی گوندەکانی سەکرانیشن دەڵێن پاوان هی گوندەکانی ئەوانە و مافی بەرەکەییەکانی بەسەرەوە نییە. سەرنجام کێشەکە گەیشتە شەڕی چەکداری و جۆرەها چەکی وەکو بیکەیسی و کەڵاشینکۆف و قەناسی تیا بەکار هاتووە. ماوەی 2 ساڵە کێشەی لە وەرگا لە نێوان ئەم لایەنە دروست بووە. ئەگەرچی کێشەکە براوەتە دادگا و وەفدێکی ڕیشسپیانی باڵەکایەتیش چوونەتە پەرلەمانی کوردستان، بەڵام ئەم کێشەیە بێ ئەنجام مایەوە و سەرنجام شەوی ڕابردوو شەڕ لە نێوانیان هەڵگیرسا و تا بەیانی ئەمڕۆ بەردەوام بوو کە بەهۆیەوە کوژرانی کەسێکی تەمەن 36 ساڵ و برینداربوونی کەسێکی دیکەشی لێکەوتەوە. بەپێی زانیاریەکان بەهۆی دروستبوونی شەڕی نێوان ئەو دوولایەنەوە هێزێکی زۆری ئاسایش و پۆلیس و پێشمەرگە براونەتە ناوچەکە، بەڵام چەکدارانی هەردوولا لە چیاکان ماونەتەوە و ڕووبەڕووی یەکتر وەستاونەتەوە و ناوە دەنجی تەقە دەبیسترێ. هاوڵاتیانیش خوازیارن دەسەڵاتداران و هێزە ئەمنیەکان نێوەنگیری بکەن و نەهێڵن خوێنی هیچ کەسێکی دیکە بەهۆی کێشەی لە وەرگاوە لە دەڤەری باڵەکایەتی بەفیڕۆ بچێت. سەروەرنەبوونی یاسا لە هەرێمی کوردستان و چارەسەر نەکردنی کێشە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لەسەر زەویوزار و پاوانی گوندەکان و پەنانەبردن بۆ دادگاکان وای کردووە بەردەوام گوێبیستی ڕووداوی نەخوازراو ببین کەوا ڕووداوەکان بەچەک لەلایەن هاوڵاتیانەوە یەکلا دەکرێنەوە و سەرنجام کوژرانی چەندین هاوڵاتی لێ دەکەوێتەوە. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.